یەکینەکانی بەرخودانی شەنگال یەپەشا دوایین ئامار و هۆکاری شەڕ و پێگادانەکەی ڕۆژی هەینی کۆمەڵگەی خانەسۆری شەنگالی بڵاو کردەوە. زەردە شەنگالی کە یەکێکە لە فەرماندەکانی یەپەژە ڕایگەیاند لە ئەنجامی شەڕەکەی ڕۆژی هەینیدا کە نزیکەی 3 سەعاتی خاند بوو 5 شەڕڤان و 2 گەریلای هەپەگە کە بۆ ناو بژیوانی هاتبوون شەهید بوون و 26 شەڕڤانی تریش بریندار بوون. ئەوەشی قسە ڕوو کەوان بە هیچ جۆرێک ڕێگریان لە هێزی پێشمەرگەی ڕۆژئاوای کوردستان ڕۆژ نەکردووە. زەردە شەنگالی ئاماژەی بەوەشدا کە ئەوان زیاتر لە 2 ساڵە ناوچەکەیان لە تێرۆرستانی داعش پاک کردوێتەوە و تاکیدیش دەکەنەوە لە پاراستنی ئەو ناوچانە. ڕاگەیەنراوەکەی یەپەژە لە کاتێکدایە کە ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا ئەنەکەسە لە ڕاگەیەندراوێکدا هێزەکانی یەپەشە بە هۆکاری هەڵگیرسانی شەڕ و ئاڵۆزەکانی کۆمەڵگەی خانەسۆری شەنگال تۆمەتبار دەکەن و هاوکات ڕاشی دەگەێنن کە دوای ئاڵۆزەکانی خانەسۆر لە خۆراوای کوردستانیش پارتی یەکێتی دیموکراتی پێدا ژمارەیەکی زۆر لەلایەنگرانی ئەنەکەسەی دەستگیر کردووە و چەند باریگایکی ئەنجومەنەکەشیان سووتاندووە. دوای ئادارێدا کۆمەکە کو بناوێ پێشمەرگەیان ڕۆژ لەخوا دکن و گرێدای ئەنەکەسێنە ji aliyê sihêla û dohokê ber bi Şingalê ve bi rêketin. Di saet 13 de jî hatine xanesorê. Hêzên me ji bo ku sedema hatina van fêr bibin, bi vê komê re danûstandin çêkirin. Di hevdîtinê de hata fêmkirin ku niyeta van koman dagirkirina Şingalê û herêmê dibin kontrola hêzên me de ye. Di vê navberê de hêzên me ji bo ku ev kom pêş ve neçe her wiha nebe sedema aloziyan din tedbîr girtin. Li aliyê din jî bi armanca ku ev kom pêş ve biçin hewldanên me dewam kirin. Lê tevî hemû hewldanan jî di sibeha sê adarê de ji gelek aliyan ve bi awayekî hemwext bi sî hemer û termpêlên zirxî her wiha bi hemû cûreyên din yên çaka hêrişî hêzên me kirin. Li ser vê yekê hêzên me di çarçoveya parastinê de bersiv dan û şer derket. Şer nêzî 3 saetan dewam kir, di vî şerî de 7 hevalên me gihiştine şehadetê û 20 hevalên me jî birîndar bûn. Ji hevalên me yên şehîd 10 hevalên endamên hepekê ne û dema dixwastin bibin navenkar û nexwastin şer derkeve hatin şehîdxistin. لە لایەکی تریشەوە ئەگیت کەلاری فەرماندەی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا لە شەنگال تایبەت بە کورسات نیوز ڕایگەاند ئەوەی ڕوویدا تەنها لە بەرژەوەندی تێرۆریستانی داعشە. لەبارەی ڕێکەوتن و کۆتایی هێنانیش بەو ئاڵۆزیانە ئەگیت کەلاری وتی هەوڵەکان بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە ئەنجامی هەبووە، بەڵام تا ئێستا هێزەکانی ڕۆژ بەڕەسمی ڕوونیان نەکردوێتەوە کە بۆچی هاتوونەتە نزیک کۆمەڵگەی خانەسۆر. ئاماژەی بۆش کرد وەک هەپەگا لایەنگری ئەوەن کە هێزی پێشمەرگەی ڕۆژ لەگەڵ یەپەشە ڕێک بکەون و کۆتایی بەو ڕۆژە نەخوازراوە بێنن چونکە ئەوەی ڕوویدا تەنها لە بەرژەوەندی تێرۆریستانی داعشدایە.